بازاڕی لەنگەی هەولێر نزیکەی مانجێک دەبێت بە هۆکارێکی نادیار لە درنگانێکی شەو سوتاو تا ئێستا شۆکاری ئەماگرا لای کاسبکارانی ئەو بازاڕە جێگای گومانە. ئێستا لەسەر ئەرچی خۆیان سەرقاڵی نۆژەنکردنەوە و دووبارە دروستکردنەوەی بازاڕەکەن و داواش دەکەن لایانی پەیوەنددار بەڵێنەکان بەجێ بگێنێت کە لە کاتی سووتانی بازاڕەکە پێیانی داوە. هەتا ئێستا لە خۆمان هەر مەسەفمان لێکردەوە خۆمان چامان کردەوە و حکومەتیش وعدی پێداینە ئینشاڵڵا بە زوودکارمان چاکەنەوە زۆر باشە. بەڕاستی زۆر کەس بێ ئیش و کارە کورە خەڵک پارەی نییە ئیشی نییە دێتێ ڕادەوەستی ئیش نییە بکات دەستۆ مارە بە بەتاری ئەیە مەسرەفی مارەش کاکە دەیوێتن. ئێمە داواکاری لە حکومەت کە بە زووترین کات ئەو بازاڕە ئێمە لەسەر قسەی خوان کە گوتی کەلی بۆ ئێمە بکەن ئێمە وکەیکەتان بۆ تاوا دەکەین. ئێستا ئێمە 1985 کارەکانمان تاوا بووە. داوا لە حکومەت دەکەین بە زووترین کات کارەکانی خۆ ڕاپەڕێن. ئێمە بۆ خۆمان هەڵستاوین بە چاکردنەوەکەی هەمومان لەسەر حسابی خۆمان دوکانەکەمان قیت دەکەینەوە سەر لە نوێ دوکانەکان چا دەکەینەوە و لەسەر حسابی خۆمان. هەردوای سووتانی بازاڕی لەنگەی هەولێر تەواوی ئەوانەی لەو بازاڕەکاریان دەکرد بەهۆی سووتانی دوکانەکانیانەوە بێکار ماونەتەوە سەرباری ئەوەی بەشێک لەو دوکانانەی ئێستا کراونەتەوە. بەڵام بەوتەی کاسبکاران گەورەی قەبارەی سووتانی بازاڕی لەنگە کاریگەری زۆری لەسەر ئاستی فرۆشتن و سەردانیکردنی هاوڵاتیان کردووە. باوکمێەوەی بازارە و لای سوتایە ئێستا خەڵکەکە کەم دێتە ئەو بازارەوە دەزان بازاری لەنگەی هەموو سوتا چکە لە میدیاکان و لە ئەعلانەکان وها باسکرابوو کە بازارە لەنگەی هەمووی سوتایە بەس ئێستا بازار لەنگەی بەشەشی بازار لەنگەی مایە. ئێستانێکە بازاڕیمە زۆر زعیفە کەس نایەتە لەنگەی وازان لەنگە هەمووی سوتایە بازار زۆر زعیفە نزیکی مانگەکە یعنی کرێشمان پێ دەرنایێت. بازاڕی لەنگەی هەولێر کە بازاڕێکە تایبەتە بە فرۆشتنی جل و بەرگ و پێداویستیەکانی ناماڵ و لە دەرەوەی وڵات هاوردە دەکرێتن و بە شێوەی دەستی دوو بە هاوڵاتیان دەفرۆشێتن و بەهۆی کەمی نرخەکەشیانەوە بەشێکی زۆری ئەوانەی سەردانیەوە بازاڕە دەکەن هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەتن. نزیکەی مانجێک بەسەر سووتانی بازاڕی لەنگەی هەولێر تێپەڕ دەبێت. داواکاری کاسبکارانی ئەم بازاڕە لە ئێستادا هەمان ئەو داواکاریانن کە لە کاتی سووتانی بازاڕەکەدا بوو. بەشێکی زۆری ئەو کاسبکارانەی لەم بازاڕەدا کار دەکەن وە خۆیان دەڵێن سەرباری بێکارمانەوەیان لە هەمان کاتدا دەبێت هەموو ڕۆژ سەردانی ئەم بازاڕە بکەن بۆ ئەوەی زووتر دوکانەکانیان نۆژەم بکەن و ڕۆژێک زووتر بەڕووی کڕیاراندا بکەنەوە. قارەمەند جەوهەر، کورسات نیوز، هەولێر.